بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. فڕۆکە جەنگیەکانی تورکیا چەند ناوچەیەکیان لە سنووری قەزاکانی پێنجوێن و شار باژێر بردومان کرد. وەزارەتی بەرگری تورکیا بڵاوی کردوەوە 28 ئامانجیان لەو ناوچانە پێکاو و ئۆپراسیۆنەکەشیان لە ڕێگەی 20 فڕۆکە ئەنجام داوە. لە ئەنجامی بردومانەکەدا زیانێکی زۆر بەر ڕز و باخوەرەوە کێڵگە شتوقاڵەکانی هاوڵاتیان کەوتووە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هۆکاری بردومانەکە و بەردەوامی بردومانەکانی تورکیا و بێدەنگی سێسەرۆکایەتەکەی هەرێم و عێراق دەکەین لەگەڵمانە. فڕۆکە جەنگیەکانی تورکیا 28 شوێنیان لە قەزاکانی پێنجوێن و شارباژێر لە پارێزگای سلێمانی بردومان کرد. وەزارەتی بەرگری تورکیا بڵاوی کردەوە ئۆپراسیۆنەکەیان لە قوڵای 200 کیلۆمەتر لە خاکی عێراقدا بەڕێوە چووە و 20 فڕۆکە بەشداریان تێدا کردووە. وەزارەتی بەرگری تورکیا باس لەوەش دەکات لە ناوچەی ئاسۆس 28 ئامانجیان خاپور کردووە کە پەکەکە وەک حەژارگە و کۆگای چەک و تەقەمەنی و بارەگا بەکاری هێناون. لە بەرامبەردا قایمقامی هەرێکە لە قەزاکانی پێنجۆن و شارباژێر ڕەتی دەکەنەوە ئەو شوێنانەی بردومان کراون حەشارگە و کۆگای چەک و تەقەمەنی بوو بن. 6 و چارەک بڵێن لە ڕووکاری ئەو دیویە لە دەوری 6 و نیویشە لەم یاڵەی پشتۆیە. دوایش لێرە لەم شوێنەیە کە ئاوای لێکە ئەمە شوێنی زەرعاتە، نە شوێنی پەکە، نە شوێنی حیشتێکە، نە شوێنی بارەگایەکە. لە زەوی ئەم پیاوەی یاوەکانی میرانیە ئەمنە ئاگامان تێ بوو بێ. یعنی کرێکاروشەمی لەم دەشتە بنەمی ڕۆشتنەتەوە. یعنی ئاتس بەڵێ وەڵی ترسێ ئەجا زەمان چییە کاکە؟ تۆ تارە بێ هەموو ڕۆژی حیجە سەڵاتێ حیجە سەڵاتێ نیە هیچ یعنی هیچ لاش نامە ئیتر ئەیتەوە تا ئاوای کردو لە مڵکیم کابرا و ئێتە سەڵاتی هیچ چیتانەیەکە بۆم بردومانەی کرد وڵاتی تورکیا؟ وەڵی جا بڵێ چی حیجا ئیدانەیەکە حیجەوری نیە ئیدانێکیەکە لە شێ یعنی داواکە یان عاقبسیانە یان وانەکە یان شتێ حیجە سەڵاتێک نیە. ئەرە وەڵا ئەی باشە بۆیەمەوە زیانەکان چی؟ سەر زیانی شکوور هین نەبووە، زیانی مادی هەبووە، زیانی گیانیشن نەبووە، بەس ئێتە ترس و دڵڕاوکێکی زۆری دروست کردووە بۆم خەڵکە لەم دەشتەیە. بەداخەوە سەر لەبانی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی تورکیا سنووری قەزای پێنجوێنی بردومان کرد کامە ترس و دڵڕاوکێشی زۆری لای خەڵکی سنوورەکە دروست کردووە و بە داخەوە زەرەری مادی هەبووە، هەرچەند سوپاس بخوا زەرەری گیانی نەبووە، بەڵام گەلگە کشتتوکاڵەکان بەشێکی زەرەری لێکەوتووە. ئەو شوێنانیشی کە بردومان کراوە 100% شوێنی شتە جێبوون بوون و کێلگەی کشتتوکاڵی بوون. ئەمە کارێکی هەم نائینسانی و هەم نائەخلاقیە. ئەوەی ئێمە سەرمان بووە سەری خۆمان ئاگادار کردو، هەرچەند بەسپاسەوە چەند سنگە جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاقوبات بەڕێز کچەتۆ بریکاری وەزیری ناوخۆ نووسنگەی بەڕێز پارێزگای سلێمانی ئەمانە هەر زوو لە هەواڵ و ئەحواڵی خەڵکی سنوورەکەیان پرسی، بەڵام ئێمە دەنگی ناڕەزایمان بەرزەوە کردو. بەپێی زانیاریەکان فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ یەکەم جارە بردومانی سنووری قەزای پێنجوێن دەکەن بۆ هۆیەوە زیانێکی زۆر بەر کێڵگە کشتتوکاڵیەکانی ناوچەکە کەوتووە و هاوڵاتیانیش تووشی دڵڕاوکێ بوون. لەسەر بردومانەکەش قایمقامی قەزاکە داوا لە حکوومەتی هەرێم و عێراق دەکات چارەسەرێک بدۆزنەوە. هاوکات فڕۆکە جەنگیەکانی تورکیا بە پاساوی بوونی پەکەکە هەریەکە لە سنووری گوندەکانی شێخڵمارین و کانی خێڵان و کانی بەردینیان لە قەزای شارباژێر بردومان کرد. بردومانەکە بووەتە هۆی زیان گەیاندن بە دەیان ڕەز و باخ و هاوڵاتیانیش تووشی دڵڕاوکێ بوون. وڵاو کاتە بۆ مەکە دەخین من بۆ لە خانۆکە بۆ ناو باخەکەیە چووم. ئاها کاتێکم زانی زریکە هەر ناو باخەکەیە دارێکی لێ بوو، دارێکی گەورەی ئاوە خۆما پاڵی هێنەکە لێەوە هاو بەردوودارەکە منی نەگردۆشە ئەتومانێکم هانی و لە خۆ بە زیابێ پارچەمان بەرنەکەوم ئیتر باخە وێرانی کردووە و گوێز ئەرەوەڵا بێقەزابیە ئەو منتیقەیە گڵەبان کرد گڵەبان لە گوندەکانی سەفرە و ئەو شوێنانت چەند جار بردومان کراوە و پێشتریش وەگا مولایگاگادارن لە گوندی کونەماسی کە بەداخەوە ئێوێ چەند هاوڵاتێکی سیڤیل بریندار بوون. نەخێرەکو جموجۆڵە نەبووە، بەڵام ئەچیت بردومانەکە بیانووی بوونی چەکدارانی بەکەکەیە لەوێ، بەڵام وەکو چالاکی چالاکێک نەبووە نەخێر. بردومانەکانی تورکیا لە قەزاکانی پێنجۆن و شارباژێر لە کاتێکدایە هاوڵاتیان تووشی زیانی مادی و دڵڕاوکێ بوون
بەڵام لە سەراسی سێ سەرۆکاتیەکەی هەرێم هیچ قسەیەکیان لەبارەی ڕووداوەکەوە نەکردووە. چەندین جاریش بەرپرسانی باڵای هەرێم داوایان کردووە پەکەکە خاکی هەرێم بەجێ بهێڵێت و بیان و نەداتە دەستی تورکیا. زارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست بە قسەکردن لەسەر ئەم پرسە میێنەرێک لە بەڕێزان دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی ئینستیتوتی مێدیتریانە بۆ توێژینەوەی هەرێمەتی لە سودۆی سەرکی هەروە لە ئەنقەرەوە مەریوان دیاوک شارەزایی کاروباری تورکیامان کرد سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە قسە لەسەر بردومانەکەی ئەمڕۆی ناوچەی پێنجوێن و شار باژێر بکەین قسە لەسەرەوە بکەین ئێستا دیارە تورکیا چەند بنکەی سەربازی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەیە چەند سەرباز تورکی بڵێن لە هەرێمی کوردستان هەیە؟ سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە سێ بنکەی سەرەکی سەربازی تورکیا هەر لە سەرەتای نەوەتەکانەوە لە هەرێمی کوردستانە هەن لە ناو هەرێمی کوردستانە چکە تورکیا لە چوارچەوەی ئەوەی کە ناتۆ بڕیاریدا بۆشایی ئەمنی لەم ناوچەیە دروست نەبێت ئەگەر تورکیا نەهاتە باە بەریتانیەکان ئەهاتن بۆی دەوڵەتێکی دیکەی ئەندام لە ناتۆنەیە تورکیا بەپەلە هات بۆ ئەم منتیقەیە ئەوەی کە لە منتیقەی ڕەواندز هەیە و بەگشتی و لەگەڵ دوو بنکەی سەرەکی دیکەیانە ئەوانە هەر خۆیان بنکەی سەرەکیین و نوعێکن لە فڕۆکەخانە لە سەرەتای نەوەتەکانەوە هەن لەو ناوچەیە خۆشتەزانی لە ساڵی 1925 کە پەیمانی سیڤەری تر ویلایەتی موسڵ کێنراوە بە عێراقەوە و لە دەست تورکەکان دەرهێنراوە پێش ئەوەشەوە بەریتانیەکان ئەخباریان لەم ناوچەیە هەبووە کە نەوتێکی زۆر لە سەر بە ویلایەتی موسڵ هەیە بۆیە تورکیا ئەترسا کە بەریتانیەکان بێن بۆ منتیقەی ڕەواندز کە شارەزایان لەو منتیقەیە هەیە بۆی بەپەلە خۆی گیانوتە ئەو منتیقەیە ئێستا قسە لەسەر ئەوە ئەکرێ زیاتر لە 54 بنکەی سەربازی تورکیا لە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستانە 54 بنکەی سەربازی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان و عێراقا هەن ئۆپەراسیۆنی جاجاشی کردووە هەر جارێک بە ناوی چڕنوکی هەڵۆ چڕنوکی پڵنگە ئۆپەراسیۆنی جاجا ئەکا بەڵامەوەی حاڵتێکی جیاوازە کە ئێمە قسەی لەسەر بکەین لەم بەرنامەیە ئەوش هەڵکشانی دیاردەی درۆنەکانە لە سیاسەتی دەرەوەیە بە عام و لە شەڕکردنە و وێگلاکردنەوەی شەڕەکانە بەتایبەتی پرۆکسی وارس ئەو جەنگانەی کە بە وەکالەت ئەکرێن لە ناوچە جیاوازەکانە چ لەلایەن میلیشاکانەوە بێت و چ لەلایەن دەوڵەتەکانەوە بێت ئێستا تورکیا دەستیاوە بەوەی کە ماوەیەکی زۆرە فڕۆکەی بێ فڕۆکەوان بەکار ئەهێنێت لە جەنگەکانە ئەم جۆرش لە بەکارهێنانی فڕۆکەی بە فڕۆکەوان خۆی لەسەر چەند قۆناغێکی لە تورکیا کە من بەلامەوە گرنگامە باس بکەم لە سەرەتای تا ساڵی 2000 و تا 2001 تورکیا پشتی بە ئیسرائیل لەبەس بۆی فڕۆکەی بێ فڕۆکەوان ئیسرائیل بکڕێت و بەکارهێنا لە ڕووی تەکنۆلۆژی و ئەوانەوە پشتی بە ئیسرائیل لەبەس بەڵام تا 10 ساڵ ئیتر ئیسرائیل دیار بوو لە دوای هاتنی ئەک پارتی وەکو حکوومەتێکی ئیسلامی خوانی هاتنەوێت هەستیانە کرد کە سیقەیەک و متمانێکی ئەوتویان پێ نەبوون ئیسرائیل بە حکوومەتی ئەک پارتی بۆیە ئەمەیان لە ڕووی سەربازی و تا ڕادێک کاڵ کردەوە تورکیا لە ساڵی 2009 هەر لە لایەن باحسێکی خۆیانەوە کاڵی بایکار لە دوایە شەریکەکەش نامنراوە بایرەکتار دیزاینەرێکی گەورەی فڕۆکەی بێ فڕۆکەوانی تورکیە لە ساڵی 2011 دەستی کردو بە بەرهێنانی فڕۆکەی بێ فڕۆکەوان و لە ساڵی 2019 75 فڕۆکەی بێ فڕۆکەوانی بەرهەمێناوە هەر 75 لە شەڕی قەندیل و هەرێمی کوردستانە کاریان کردووە و دوای ئەوە دەستی کردەوە بە فرۆشتن ئەم فڕۆکە بێ فڕۆکەوانانی تورکیا وەکو سەرچاوەیەکی ئابووری بۆ خۆی بە قەتەری فرۆشتەوە بە تونس ساڵی پاربای 80 میلیۆن دلاری فرۆشتەوە بە پۆڵندا بە ئۆکرانیا فڕۆکەی بێ فڕۆکەوانە فرۆشی ینی تورکیا بوو بە وڵاتێکی سناعی پیشەسازی بەرهەمێنانی فڕۆکەی بێ فڕۆکەوان لەمەش ئەولاتر هەر بۆ خۆیان سەرۆکی دەستگای بڵێن پیشەسازی وەزارەتی دیفاعی تورکیا شەریکێکیان داناوە ئەوانش دیسان سناعاتی چەکی فڕۆکەی بێ فڕۆکەوانەکەن بە ناوی جامار ئەمە لەمەیان خەتەرترەوەیە اینجا توانای تەکنۆلۆژی تورکیایە بەکار ئەهێنن ئەمەش باس بکەم خۆی تورکیا لە بەرەمێنانی ئەم فڕۆکە بێ فڕۆکەوانیانە پشت بە توانای دەرەکیێ بەستێ بوون منە کەنەدیەکان هەندی ئەجێزێ دەنێ لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی توانای داتاکانەوە نیشتنەوە هەڵسانەوە ئەمانە هەموو پشت بە توانانە بەستێ ئێستا حکوومەت خۆشی دەستیاوە بە بەرەمێنانی فڕۆکەی بێ فڕۆکەوان بەڵام بە جۆرێک کە جیهازی استخباری تیاین کردووە
چاندووە توانای کۆکردنەوەی زانیاری وردی هەیە توانای پێکانە ئێستا لە بەرژەوەی تورکیا تا ڕادێکی زۆر جەنگەکانی یەکلا کردێتەوە خۆی من پێم وایە تورکیا تا ڕادەیەک سەرکەوتو نابێت لە بەکارهێنانی درۆناوەکو لە ئیسرائیل وەکو لە بەریتانیا وەکو لە ئەمریکا وڵاتە زلێزەکان بۆ چکە تورکیا ئێستا لە ئەزمەیەکی ئابووری قوڵە هەیە تێچی ئابووری زۆر زۆرە ئەمە یەکەم دووهەم توانای تەکنۆلۆژی تورکیا ئەو توانە بەهێزە نییە بتوانێت لە فڕۆکەی بێفرۆکانە خاڵی سێمش ئەو وڵاتانی کە هاوکاری تورکیا ئەکەن لە بەرهێمێنانی هەندێک پارچە و ئەجیزەی فڕۆکە بێ فڕۆکەوان و درۆنەکانە ڕەنگە ئەم سەرچاوێت لە تورکیا ببڕن و هاوکاری نەکەن لە بەرهێمێنانی ئەم ئەوەیە بەڵام عمومەن ئێستا بایرەکتار شەریکێکی باشی بەرهێمێنانی فڕۆکە ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانەکان لە تورکیا هەودەی یاخود لە بنکەکانی هەرێمی کوردستان هەڵەستن و دوایی بردومان دەکەن بۆ خۆیان معلوماتم لەسەر ئەوەیان نییە نازانم چکەوە جیازی تایبەتی خۆی هەیە بەڵێ ناتوێ وەڵام دەویان وڵا نامێ وەڵام بم ینی باش کاک مەریوان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕەشت بزانم سەبارەت بەوەی کە هۆکاری بەردەوامبوونی بردومانەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان چییە و ئەمڕۆ وەزارەتی بەرگری تورکیا باسی لەو کرد کە کۆگەی چەک و تەقەمەنیان کرد و تا ئامانس بەڵام ئەوەی کە لە ڤیددیۆکانە بڵێن ئەمڕۆ بینرا لە شار باژێر لە پێنجوێن زیاتر ناوچەی کشت و کاڵی و گوندنووشین بوون سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە وەزارەتی بەرگری تورکیا ڕووەوەیش کرد ئەو پێش واریش خۆشم لێ ئاپدە لەگەر ئەژانسی ئەنادۆڵ ئەژانس حقیقەتەن هەموو بردومانێک چ دەکاتن طبعا بەهانە هەیە بەهانە کە ڕاست بێگە ڕاستن بەڵام ئەوەشتان پێڕاگیر ئەوە بەبێ علمی حکوومەتی هەرێم نەبەوە مەسەن ئێوە پێشەستەکە پێش دە دقی ڕاپۆرەکەتان گوتی هەر سەرۆکاتی حکوومەتی هەرێم ئاگا ڕوونکردنەوەی نەکرد بەڵام حکوومەتی هەرێم ئاگای لەو شتەیە چکە تورکیا بە هاوپەیمانی استخباراتی هەرێمی کوردستان و استخباراتی خۆیان پێش ئەو بردومانەش کردن استخباراتی تورکی ئیمیت داتای هەوکاندا بوو بخۆی ساڵ بۆ علاقات هەشتی شایوە ساڵ بردومان لەو ڕپۆرت بۆ خۆشم ناڵێج بەڵام برگت ئەو گای بوو ساڵەکە یانش خوان بۆگای بۆ هیچ دەگەڕێم وڵات کاک مەریوان دیارە باش دەنگەکەت ناگاتەلای ئێمە دەگەڕێم وڵات کاک مەریوان کاک دکتۆر سەبارەت بە بنکە سەربازیەکانی تورکیا بڵین هەر لە سنووری پارێزگای دۆک و هەولێرە هاان یەخود لە سنووری سلێمانیش تورکیا بنکەی هەیە من بە نەوعێکی تر ئەمە شی ئەەکەمەوە خۆی بۆچی تورکیا دێ بۆ ئەم ناوچەیە ئەمە وەڵامی پرسیارێکی جارێ ئێمە ئەبێ ینی وەکو ئەمل دۆرکایم فەیلسوف و کۆمەڵاسی فەڕەنسیڵێ پێش ئەوەی کە قسە لەسەر بابەتێک ئەبێ پێناسەی دیاردەکە بکەین ئێمە ئەبێ پێناسەیم دیاردێ بکەین بۆچی تورکیا دێ بۆ ئەم ناوچەیە بەپێی عمقی استراتیژی کە هەرە بەهێزترین استراتیژیستی تورکی وەزیری پێشووی دەرەوەی تورکیا داڤود ئۆگلۆ پرۆفسۆر داڤود ئۆگلۆ دیاری کردەوە ئەزام لە لاپەڕە 400ەکانە و ئەڵێ تورکیا بۆ ئەوەی لە ئاسایش هابژینە ناو خۆیان ئەبێ بیر لە ئاسایشی ئەوانی تر بکاتەوە ئەم کۆتا بەمانای ئەوە دێت تورکیا بۆ ئەوەی خۆی لە ئاسایشا بێ دەست لە کاروباری ئەوانی تر وەربدان ئەبێ دایمەن لە ئۆکیپەیشن بێت ینی دایمەن لە داگیرکاری بێت لە دەستوەردان بێت لە کاروباری ئەوانی تراگەرم لە حەزەکرد تورکیا چ لە سەردەمی ئیمپراتۆرەتی عوسمانی کە 623 ساڵ ئەوان ئیمپراتۆرەتیان هەبوو لە سێ قاڕا حکومیان کردەوە بژێرخانێکی کللتوری و فەرهەنگی ئەو تۆیان هەیە ڕاستە پێشووتر هاتون لەسەر ئەساسی کورد لەسەر ئەساسی کۆمەڵی خەڵکی دیکەی ڕەسەنی ئەم ناوچەیە بینای خۆیان کردەوە بەڵام تورکیا عمقێکی هەیە لە حکومڕانی ئەم ناوچەیەدا ئەمە لەلایەک لە لایەکی دیکەوە خۆتان نەزان لە دوای پەیمانی لۆزان و پەیمانی سیڤەریشەوە تورکیا حەسم کراوە لەو بوقعی کە ئێستا هەیەی ئێستا ئەوێت دەست لە کاروباریەوە نێوەردا بەشی خاڵی یەکەمیان لە دەستوەردان مەسەلەی غازی سروشتیە اینجا نەوت چکە تەنها ساڵی 2020 تورکیا بەهایی 56 ملیار ساڵی 2020 ساڵی 2019 کە کۆرۆنا نەبووە بای 56 ملیار
دلار تەنها غازی سروشتی کڕیوە ئەمە ئاکاتە سەرەوەی کە 90.6 لە بودجەی ساڵانەی تورکیا تەنها بۆ غازی سروشتی بێت جگە لە نەوت خۆتانزانانی تورکیا وڵاتێکی سناعی گەورەیە وڵاتێکی پیشەسازی گەورەیە بۆیە یعنی ئەمە بۆ تورکیا گرنگە ئێستا کە ماوەیەکی زۆرە لە پەنای تورکیایە لە بندەسی تورکیایە قوبرس غازی سروشتی دۆزیوەتەوە ئیسرائیل لە بندەسی تورکیایە غازی سروشتی دۆزیێتەوە میسر لە بندەسی تورکیایە غازی سروشتی دۆزیێتەوە بە 1900 کیلۆمەتر بۆ ڕی غاز لە بینی قوبرس و ئیسرائیلە لە بندەسی تورکیاوە ئەچێ بۆ یۆنان ئەم وڵاتانە هەموو دژمنی تورکیان ناحەزی تورکیان چ یۆنان چ قوبرس چ ئیسرائیل چ میسر چ سووریا لە خوارەوە هەمووشانەکەونە سەر دەریای سپی ناوەڕاز ئەم وڵاتانە بۆیە تورکیا لەمە زۆر نیگەرانە و پاڵیان پێوەناوە چ فەڕەنسای چ ئیتالیا چ ناتۆ چ ئەمریکا هێزی سەربازی گرنگ هەیە لە سنووری دەریای سپی ناوەڕاز ڕێگە بە تورکیا نادەن تەدەخولات بکە لە بۆ دەرهێنانی غازی سروشتی و بۆ ئەوەی بەشداری لە هاو کێشە ئابووری و سیاسی بکە لە پەنای خۆیە ڕوئەدات بەنەتیجە تورکیا ئەکشێ بەرەو خوار لە خوارەوە چوە هەیە رێرێمی کوردستان و عێراق هەیە کە حکوومەتێکی بەهێزی تیانە لە عێراقا و ئەوە نییە هاتووە بۆ ئەم ناوچێ بەش یەکەمیان ئەوەیە من ئەمەیە بە کورتی با بڵێم باشەی کەمیان پرسەکەی تەمای تورکیا هەسایش و نەوتە بەڵێ خۆی تورکیا لە عێراقا من پێشەوەی ئەمە تەواوکەمە بەستمەوەم تورکیا لە دەریای سپی ناوەڕاستاکە سێ قاڕاکەونە سەر ئەم دەریای سپی ناوەڕاستە لە پاڵ تورکیایان ڕێگەی پێنایەن بەشداریکە لە بەرهێنانی غازی سروشتیان ڕێگەی پێنایەن بەشداریکە لەو هاوکێشە نوێی جیۆپۆلیتیکی وزەیە ئیسرائیل لە قوبرسە کە داگیری کردووە قوبرس بەشێکی قوبرس تورکیا داگیری کردووە قوبرس یۆنانی مەبەستم یۆنانە کە بە هەمان شۆ ناحەزایەتێکی تاریخیان هەیە میسرە خۆتە زانی سیسی بە ئینقلاباتۆ بەسەر ئیخوانە ئەمەش پەیوەندی تورکیا و میسری تێکدا هەمویان ناحەزی تورکیان هەمووشان اتفاقی استراتیژیان هەیە لە بنادەستی تورکیا ئەوە بوو تورکیا تەدەخولی لە لیبیا کرد ئێستا یەکێتی ئەوروپا ڕێککەوتە تورکیا لە لیبیاش بکاتە دەرەوە کە تورکیا لە لیبیا 120 میلیارد دلار زەرری کردو ساڵی پار لە 2019 و 2020 120 میلیارد دلاری سەرف کردو لە کەرتی نەوت و کانزاکاری و مەعادنە زەرری کردو مستەسمی لە تورکیەکان ئێستا هێزەکانی تورکیا کە لە سووریاوە بردوبووین بۆ لیبیا لەوێش دەرکراون ئەی بێ بۆ چۆ وەکو گوتمان تورکیا فێرە دەست لە کاروباری ئەوانی تر بە چۆ لە هەرێمی کوردستان و عێراق خۆشترە بۆ تورکیا کە دەستی تێوەردات نزیکە و بە من دەستا و ئاسانترە و نە ناتۆ دیفاعی لەم شوێناگا و نە ئەمریکا دیفاعێکی تون دەکات و نە رووسیا دیفاعێکی تون دەکات مەبەست ئێستا پێشتر باسم کردم 75 درۆنی ئەوەی بایراکتار بەرهەمێنەوە 75 لە شەڕی بڵین لە بردومانکردنی ئەم ناوچەی کوردستانە ئەوە ینی هەمیشە بەکارهێنانی ژاردەی سەربازی یەکێک بۆ لە ئێستامانجەکەی لێرە ئاسایشی خۆی لەگەڵ نەوت قوربانجان ئەمە بین بۆ منتیقەیە تورکیاچی لە عێراق ئەوێ تورکیا بۆ ئێستا ئێمە بۆیە قسانم کرد گوتم تورکیا بۆچی دێ بۆم ناوچێ ئەوە هۆکارەکەی ینی لەسەرەوە پاڵی پێوەنە نوش پاڵ بە ئێمەوە نێ بەرەو خوارەوە پاڵ بە پێکەکەەوە نابەرەو خوارەوە کۆمەڵە شوێنی داگیر کردو پێکەکە ژاتوە بۆ ئەم ناوچەیە ئەو پاڵ بە هەرێمی کوردستانەوە پەکەکەەوە نێ مەجموعەی شوێنی داگیر کردو یان گرتووە یان ئەوە پەکەکە ژاتوە بۆ ئەم ناوچێ من نایشارمەوە پەکەکە لە سەنگاو هەیە لە خانەقین هەیە لە کەلار هەیە لە چەمچەماڵ هەیە لە تەقتەق هەیە لە پیرەمەگرون هەیە لە سووریەن هەیە پەکەکە لەم ناوچانە هەیە لە پێنجوێن شارباژێر هەیە کاکە باشکرا هەنای چۆن حرەکاتیان هەیە و ئەمە واقع بەڵام ناکاتەوەی کە تورکیا بێت بردومانی ئەم ناوچانە بکات خۆ میبینیمان تورکیا لە لیبیا دەستی وەرداوە لە سووریا بە هەمان شۆ ئەم 75 درۆنەی کە بەرهەمێناوە بایرەکتار بە ناوی ئەنکا ئەم ئەنکایە ئەم جۆرە لە فڕۆکەی بێ فڕۆکان تەنها لە سووریا و لە عێراق بەکارهێناوە کە دژی کوردن ئەو دوای فرۆشتۆ بۆ لایانی سەرمایە گوزاری خۆی بە وڵاتانی پێشکەوت جا لەبەرەوە تورکیا بە کورتی و بە پوختی لە عێراق و هەرێمی دەبێت سێ شتی ئەوێ باشە یەکەم مەسەلەی ئاسایشی سنوور کە پەیوەندی بە پەکەکەوە هەیە دووەم مەسەلەی ئاسایشی ئاو کە بەپێی ئاعترافی وەزیری ئاوی عێراق مەهدی حەمدانی 50% ئەو ئاوەی لە تورکیاوە دێ بۆ عێراق تورکیا بڕیوێتی سێهەمیان مەسەلەی ئاسایشی وزە کە نەوت و غازی سروشتیەکە باش بەڵام لە نقطەی کۆتایە ئەمەوە باسکەن کە دەمێکە ئێران و تورکیا دڵداریەکیان هەیە لەگەڵ عێراقا بۆ ئەوی کورد لە پرسی وزە دوور بخەنەوە باش بەس ئێستایی دەست نەکەوتوە لە وزە کۆمپانیا تورکیەکان ئەو کرێی پاراستنی بۆ ڕێکانە کە لە فیشخابوورەوە ئەچێتە تاوەکو مینای جەیهان ئەویش مدەیەک بە پارەی نەوتی کەرکووکە درا لە 2014 کە 2017 ئیتر دوایەوە وەزیری سامانە سروشتیەکان لە حوزەیرانی ئەم 2021 مانگێک پێش ئێستا لە پەرلەمان باسیێوانەی کرد باش بەس وەکو پەکەکە ئەی پەکەکە دەبێت چۆن مامەڵە بکە مامەڵی لەگەڵ ئەو بارودۆخە وڵاهی کاکە من بخۆم 2015 ئۆبزێرڤەر بووم لە تورکیا وەکو کەسێکی قوبرسی کەچوو بوومەوێ وەکو ژۆرناڵیستێک
پەکەکە لە 2015 دەسی بە هەڵاکردن کرد هەڵی استراتیژیشی کرد هەڵا استراتیژیەکە ئەو بوو پەکەکە نزیکە 81 کورسی هێنا هەدەپە تقریبا هەرەوەکە هەدەپ 81 کورسیێنە کە لە مێژووی کووردا نەبوو لە هیچ وڵاتێکە داژیکەراکە خاکی کوردستانی داژیکر 81 کورسی بێت ئەردۆگان زۆر داوای کرد پەکەکە هەدەپدا بەشداری بکات لە حکوومەتە نەیان کرد 2 مانگ دوایەوە انتخاباتیان دووبارە کردەوە هەدەپ نزیکەی 28 کورسی لەدەستدا بەس بۆ انتخاباتە و ئەوە شەبینی نزیکەی 3 ساڵە بەڕێز دەمیرتاش لە سژنایە کە سەرۆکی هەدەپە پەرلەمانتارەکان لە سژنان منتیقە کوردیەکان وێران بوو شەڕهەڵ گیرزایەوە دەیان سەرکردەی پەکەکە کوژرا تیرۆر کران ئازانم ناوێکی بۆ بدۆزنەوە ئەمە سیاسەتی هەڵی پەکەکە بوو کە من پێم وابوو ئێران نەیەش هەدەپ بەشداری لە پێگەنانی حکوومەت بکە لە 2015 ئەو بوو پرۆسی ئاشتیش هەڵوەشێنرایەوە کە ئەوان هەنگاوێکیان نابوو بۆ پرۆسی ئاشتی ئەم پرۆسی ئاشتێش هەڵوەشێنرایەوە ئیتر شەڕ دەستی پێ کردوتەوە بینیمان بەڵام ئەگەر ئەوان کاتی خۆی بەشداریان کرد بە لە حکوومەت پەکەکە و هەدەپ ئەم ئەنگاوی پرۆسی ئاشتیان تێک نەدابایە من پێم وایە یانتوانی شارە کوردیەکان ئاوادان بکەنەوە لە پاڵ حکوومەتی تورکیا دیبلۆماسیەتی کوردی برەو پێ بدەن زیندانەکان ئازاد بکەن قسە لەسەر ئازادکردنی بەڕێز وەجەلانیش بکەن کۆمەڵی کێشەی گەورە چارەسەر بوو بەڵام کە پرۆسی ئاشتی تێکچوو کە بەشداریان نەکرد لە انتخاباتە ئەو هەموو کورسێ زۆرەشیان هێنابوو شتەکەیان بە حقت کردیا بە نەوەیەک ئیتر ئەم دۆخە دروست بووە کە دروست بوو باش بەس سەبارەت بە هەرێمی کوردستان ئێستا بڵێن ئەگەر پەکەکەێنە بە تورکیا داهات بۆ هەرێم یاخود چووکە هەندێکیان پێیان وە بیان و پەکەکە هەندێکیانەوە نەخێر ئەگەر پەکەکەش نەبووە تا بە تایبەتی لە ناوچە سنووریەکان بڵێن لە سنووری پارێزگای دووەکو ئەوانە تورکیا پێشراوی زۆری کردووە تۆزێک ڕالیستم لە پەیوەندێنەوە دڵتەکان ینی واقعیت سەر بە مەدرسەی واقعیتەکانم کە بیرەکەمەوە من قەنەعاتم وایە گەر پێکەکەش لە شوێنی پارتی دیموکراتی کوردستان وایە هەر دەبوو وا سیاست بکە چونکە بەڕاستی تورکیا هێزێکی گەورەی ناوچەیە ئەو باسم کردووە لە پیشەسازی درۆنیە چۆن تەعاملەکات ئێمە بەنسبەت تورکیا دوو گەڕەکین هەرێمی کوردستان عێراقیش بە هەمان شێوە ینی وڵاتێکی تۆ پێشکەوتوی بەراورد بە تورکیا ئەم پەکەکەش لە شوێنی پارتی دیموکراتی کوردستان وایە هەر دەبوو ئاوها سیاست بکە کە پارتی ئەیکاتێ ئێمە بمانەوە نەمانەوە هەرێمی کوردستان سنووری دێگەڵا هەر سنووری نێوانی کێتو پارتی نییە سنووری نێوان ئێران و تورکیاشە ئەمە واقعەکە نابێ خۆمانی لێ ئەوە بکەین لەگەڵ ئەمەش هەرێمی کوردستان توانێتی باش بهێنێ لەم ناوچێ بەڵام ئێمە ئێستا خۆتزانی مانۆڕەکەن حکوومەتی عێراق بۆ کویت بۆ ئێران بۆ چۆ یانێ کۆنفرانسێک ببەستن لە عێراق بۆەوەی سیادەی عێراق لە مەولا پارێزراوکەن دەوڵەتان دەست لە کاروباری عێراق وەرنەدەن و ئەبینی ئەمڕۆ 28 نقطەکراوە بە ئامانج لە پێنجۆنە لە ناو عێراقا مەفروزە سەر کۆماری عێراق مووقفی هەبێ کە ئەو بە پێی دەستور پارێزەری دەستورە ئەم چەکەی بۆ کەی هەڵگردو بۆ بەکاری ناهێنێ و بە پێچوانەوە لە 2023 هیچ حکوومەتێک هیچ سەرۆک و سەرکردەیەک بەقەدر کازمی و بەرەم ساڵح نزیک نەبووە لە حکوومەتەکەی ئەردۆگانەوە جنابی مام جلال من بیرمە من خۆم 3 جارمان جنابی مام جلالم بینیوە بە ڕەحمەت بە 2 جاری لە کەرکووک بینیومە مام جلال هات بۆ کەرکووک بە مانگ لە کەرکووکە مایەوە بە هەفتە لە کەرکووکە مایەوە ئەخەوت ئەمە بوون بەسەر و کۆمار بوون بەسەر حکوومەت کەس سەر بە کەرکووکە ناکە ئەزانی 600,000 دۆنەم زەوی کشت و کاڵی عێراق لە ناوچۆ بۆ هێوەی تووشیا ئاوی عێراقی گردوێتەوە خەڵک لە بەغا ئەزانی تۆ بە سەدان شاعیر و شعر لەسەر دیجلە و لەسەر فرات نووسراوە لە سەدەکانی ڕابردووە سەرچاوی ئەدەبیات و فۆلکلۆر و ئیلهامی کۆمەڵی شت بووە ئەمە ئێستا خەڵک لە بەغا دانیشتووە چاوەڕێگە بە پێ پیاسە بەناو دیجلەیە بکە بە پێ پیاسە بەناو دیجلەیە بکە ئەوە کەم کراوە ئەوە خەڵک چاوەڕێگە بەزۆ کوهرێمی کوردستان وتت دروست مامەڵیان کردو لەگەڵ تورکیا یاخود پەیوەندێک ئاوسەنگ نەبووە پەیوەندێک ئاوسەنگ نەبووە بۆ نمونە من پێتەڵێم ئامارت پێڵم 450 کۆمپانیای ئێرانی لەم ناوچەیە هەیە بەڵام زیاتر لە 2000 کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستانە هەیە زۆر بەیان لە هەولێرا ئیشەکەن بێجگە لە بنکە سەربازیەکانیشیان ینی من بیرمە 2008 سەرۆکی ژیتەم لە تورکیا گوتی ئێمە پێویست ناکە بە ڕووی هێزەوە بچینە ناو هەرێمی کوردستانەوە خۆمان لەبین خۆمان لەوێن یعنی چی لە ڕێگەی کۆمپانیا لە ڕێگەی هێزی نەرمەوە لێن لە ڕێگەی میدیاوە لێن چوزانی یعنی سا ئەم خەڵکی لەم جادەیە سوڕەتۆ تۆ چوزانی بسن باش بەس وەکو تورکیا بڵێن ئێستا وەکو هەرێمی کوردستانیش بڵێن پەیوەندێک کە پەیوەندێکی تەندروست ناهاوسەنگە ناهاوسەنگە زۆریش ناهاوسەنگە لە چیدا ناهاوسەنگە لە مەسەلەی سەربازیان ناهاوسەنگە مەسەلەن ئێمە سەتەین بەوانەوان دووە دەن بە ئێمە مەسەلەن ناکرێن من سفر بم تۆ سەد بی مەسەلەن ڕەنگە وارد بێت تۆ 60 بی من 40 بم تێگەی بەڵام ناکرێت من دوو بم تۆ 98 بی باش ئەو 98 بە ئێمە دوو وەکو هاوکاری ئەوەی کاک مەریوان وتی یاخود بە ئاگاداری حکوومەتی هەرێم و بەرپرسانی هەرێم ئەو ناوچانە بۆ وەردومان بکرێن تۆ بۆ چوون دوایە
ئەوان ئاگداری ئەو من بردومانە پێم وایە هەرێمی کوردستان ئاگدار نییە لە بردومانەکانە و خەڵکی نیشتمان پەروەریش لە ناو یەکێتی لە ناو کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی پارتی دیموکراتی کوردستان هەموو حیزبەکان هێمومانان ناخمانە سوتێ من ئێمڕۆ یەکەم کەس بوو موقفم نواندووە لە ڕێگەی مەقالەیەکەوە زۆریش بەتوندی موقف نواندووە بە ئینگلیزیش قسەم کردووە لە ئەندی ئاژانسا بەڵام موقف بەس نییە ئیدانەکردن بەس نییە یعنی ئەمە لە هەر وڵاتێکا وایە لە پێنجێنی هەر وڵاتێکە ئاوا بۆمبارانکرا 5 ژیۆنیان بە تورکیادا بەڵام ئەمە هیچ موقفێکمان نبینی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقا 28 نقطە 20 فڕۆکەی بێفڕۆکەوان بەشداریکە وەزیری بەرگری وڵاتێک سەرپەرشتی عملیەکە بکات نابێت دەوڵەتەکە هیچ کاردانەوەیکی هەبێ نیەتی دەوڵەتەکە عێراقا بە پێی دەستور حتا خاڵە گومرکیەکانی ژۆ خۆتزانی لە ڕووی ئەلکترۆنیەوە پێوەست کراون لە حکوومەتی مرکەزیەوە بە سندێک هێزی بڵین تریش ڕێگەیان خۆش نەکردووە لە کوردستان بۆ تورکیا زۆر هەرێمی کوردستان و هێزە ناوخۆیەکان منەوە لێ ناشارمەوە چی چ پارتی هەمووی ڕێگەگرنە بەر بۆمانەوەی خۆیان پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیکی تۆتاڵی لەگەڵ تورکیا هەیە کێتی نیشتمانی کوردستانیش لەگەڵ ئێران هەیەتی ئێران و تورکیا وەکو جنۆکە چون بە گیانی یەکێتی پارتیەوە باشە سەبارەت بە بڵێنەوەی کە پێشتر تورکیا تەمای هەبێت لە کەرکووکە لە زیندوکردنەوەی ویلایەتی بڵین لە مووسڵا ئەوەی کە کاتی خۆی بڵین ویلایەتێک بوونە سەر بە دەوڵەت عوسمانەکان ئێستا و خەونەی هەر هەیە بڵین تورکیا خۆی جگە لە هەرێمی کوردستان بڵین لە ناوچەکانی عێراقیش خەونی هەیە بەڵام تەحەدیاتی گەورەی لە بەردەما یەکەمیان تەحەدیاتی ناوخۆییە کاکە من بیرمە 2010 چوونە تورکیا 110 لیرەمانەدا وەرئەگر $100 110 لیرەمان وەرگرت ئیمڕۆ ئێستا ئەو کاکەی ڕەنگی جۆی لەمان بێ ئەمڕۆ 849 لیرە و چەند قڕوشێ بە $100 بوو ئابووری تورکیا 450 دابەزیە سێ جار سەرۆکی بانقی مرکزی گۆڕیوە لە ساڵی پارەوە مستەر ئەردۆگان اینجا خاڵێکی تر 8,200,000 پەنابەری سووری و عێراقی لە ناو تورکیایە 8,200,000 پەنابەری سووری و عێراقی لە ناو تورکیایە اینجا ئەمە خاڵێکی دیکە ئاسایشی سیاسی لە ناو تورکیا مەسەلەن مەهاپەیە جەهاپەیە ئەمانە هەموو ناڕازین لە دۆخەکە و پەکەکەیە هەدەفەیە ئەمانە هەموو لە دۆخێکی ئەویان و یعنی تورکیا لە دۆخێکی دارایی خراپە لە دۆخی کۆمەڵاتی خراپە لە ڕۆی کۆرۆناژ هۆکارێکی دری ئەوەیە کە زەربێ لە ئابووری گیانی وەشاندووە اینجا لە دۆخێکی نەفسی خراپی شاید چکە تۆ 10 ساڵ خەریکی درڕێلینی لە قوبرس و لە دەریای سپیناوە ڕاستە هیچ ئەوەن دەغاز و نەوتت نەدۆزیوەتەوە هەموو وڵاتانەش نایڵن تۆ مشارەکە بکەی لە بەرهەمێنانی ئەم غازە سروشتیا لە دەریای سپیناوە ڕاستە و لە بەشداریکردن لەم ئاسایشە نوێی وزە لە ڕۆژڵاتی دەریای سپیناوە ڕاستە دەبێ بێ بۆ ئەم ناوچەیە اینجا بەڵام ئەم ناوچێش بێ ئەوە نییە مەسەلەی ئەوەی کە جەنابەت باست کرد ویلایەتی مووسڵ پێش ویلایەتی مووسڵ بەریتانیەکان بە جەنابەت لە تاریخا خوێندیتەوە دەیان ڕۆژهەڵات ناسی وەکو مێجەرسۆن و نازانم گەشتەکەی ڕیچ و ئەمانە هەموو ئەگەر کەلیمەکە گونجاو بە نەوعێکم لە سیخوڕی بەریتانی لەسەردەگانی پێشوهاتون بۆم ناوچەیە بە ناوی نووسینی مێژوو ئەمانەوە سەرچاوەیەکی ئەمە شتی زانستی مێژوویە کە سەلمێنراوە باشیان کۆ کردو لە ڕووی یەدەکی نەود لەم ناوچێ چی هەیە و چی نییە ئەی مەسەن ساڵی پار بریتیش پێترۆلێم کەرکووکی بەجێش پێرار ئێمە راپۆرتێکمان لەگەڵ لەسەر کرد لە سنتەرەکەی خۆمان هیچ حکوومەتێکی کوردی هیچ ناوەندێک بەدوایانە چ بریتیش پێترۆلێم 3 ساڵ و نیم لەوێ بەس داتای کۆ کردێتەوە بەڵێ هیچی نەکرد بەس داتا و توێژینەوەی کردو بەڵام دەبێت تۆ بزانانی ئەمە نەتیجەکەی چییە چۆن مشارەکەی پێکە بۆیە بەریتانیەکان پێش 1925 پێش جەنگی جیهانی یەکەمیش دەمێک پێشەوە خەبەریان هەبوو ناویلایەتی مووسڵ ناوچەیەکی پڕنەوت و پڕغازە بۆیە یانش دەژێت دەستی تورکەکانی دەربکەن حتا گۆڵبەنگیان کە بە ناوی مستەر 5% مستەر 5% بەهۆ بەناوبانگە کەسێکی ئەرمەنی تورکی بووە ئەو کۆمپانیای نەوتی عێراقی تورکی دامەزرانەوە دوایی کۆمپانیای نەوتی تورکی بووە بە کۆمپانیای نەوتی عێراقی ئێرک ئۆیل کۆمپانی ئەوان دامەزرانەوە دەوڵەتی عوسمانیەوە هاتووە کۆمپانیای نەوتی عێراقی ئیتر بەم شێوەیە بۆ بەریتان لە ژێر ویسایی بەریتانیا بۆ حتا جەنگی ساردی تر دوای جەنگی سارد و حربی خەلیجی دووەمەوە دەستا و دەستکردنی ئیستعمار کراوە لەم منتیقەیە بەریت ئەمریکا هاتووتە ئەم ناوچەی و بەریتانیاش ڕکۆمەندیشن تەنها تەوسەیە بە ئەمریکا ئەمەش ئەبێت بە تەحەدای دووەم بە بەردەم تورکیا ئەمریکا و بەریتانیا ڕێگە بە تورکیا ئەدەن تەدەخول بکات لەم ناوچەیە یان نا چونکە ئەگەر ئەمریکا لەم ناوچەیە بکشێتەوە بێگومان ئێران و تورکیا دێن ئەمە بە نەوعێکی تر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان پێڵێن New Regional Order and Global Order in the Middle East يعني نظامی ئیقلیمی و عالەمی تازە لەم ناوچەیە لە ڕۆژڵاتی ناوەڕاست چۆنە بێت
ئەنجا ئەمە خەتەرێتەکەی ئەوەیە دەستی هێزە هەرێمەیەکان هەرێمایەتەکان کراوەتر بووە بەهێزتر بووە هێزە جیهانیە گەورەکانە کشێنەوە لە ناوچەکە اینجا ئەمە بۆ کورد زۆر زیانی باش دوای قسەی زیات لێسەرەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات. پرچ قورس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سوتا و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەبێت بینەرانی بەڕێز کاک مەریوان داوای دەکەین بەڵکوم جارە گوێمان لە سەوتت بێ سەبارەت بە مەسلەی بردومانەکانی تورکیا بەردەوامیان بەڕێستان وتت بەرپرسانی هەرێم و عێراق ئاگادارن لەو بردومانە؟ لەوەی بردومانە لە بەندش بخوا ئاگدارن ئاگدار دوورە. بەڵا سوپاس دەکەم کاک مەریوان داوای لەبوون دەکەین دیارە خەرەرێک لە سەوتەکەدا داوای لەبوون دەکەین لە بەڕێستان سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر داوای لەبوون دەکەین کاک مەریوان سوپاس دەکەم داوای لەبوون دەکەین کاک دکتۆر بێم و لای بەڕێزت
سەبارەت بە ئەوەی کە باسی ئەومان کرد کە تورکیا بۆ منە تەنە هەژمونونەکەی بۆ ناوچە کوردیەکانە یاخود بڵێنەوەی کە ئێستا ناوچە کێشە لە سەرەکان لە شنگار و لەو ناوچانەش هەر هەیە هەژمونونەکەی بۆ ئەوێشە لە واقعدا يعني تورکیا سەیری ویلایەتی مووسڵاکات خۆ دەزانی ویلایەتی مووسڵ کەرکووکیش بەشێک بۆ لە ویلایەتی مووسڵ تا ناوچێش تا ڕادێکی زۆر سەیری هەمووی وەکو یەک پاکێجەکات بەڵام ئەم سیرکردنە بۆچی یعنی تورکیا لە ماوەیەکە دەسیداوە بەم سیرکردنە خۆی لە ساڵی 1990 تورکیا هیچ پەیوەندی نەبوو لەگەڵ عێراقا هەتا 2023 13 ساڵ اینجا ئەمە نزیکەی 180 میلیارد دلار زەرری لەو سەردەمە لە تورکیادا 13 ساڵ پەیوەندی لەگەڵ وڵاتێکی گەورەی دراوسیان نەبێت کە وڵاتێکی کاریگەر بوو بۆ تورکیا سونە مەذهب بوون هەردووشان لە ڕووی ئاینیشەوە لە ڕووی پێگەشەوە اینجا لە 2023 خۆتە زانی تورکیا هەر لەگەڵ ئەوە نەبوو کە حکوومەتی سەدام حوسێن بڕوخێنرێت و لەگەڵەوە نەبوو ئەمریکا لە خاکی تورکیاشەوە پەلامەری حکوومەتی سەدام حوسێن بار ئەمە لە لایەکی ترەوە تا 2006 تەنانەت پێش 2006 پارتی نیمکراتی کوردستان هەڕەشیان لە تورکیا کرد کێشەیان دروستە کرد پەیوەندیکی خراپیان هەبوو بەڵام لە 2006 کە شیعە هاتن بۆ سەر حکم لە 2005 دوای دەستور نووسرا مالیکی هات بۆ سەر حکم 8 ساڵ لەسەر حکم بوو مالیکی جەناب تەنەزان کەسێکی نزیک بوو سەر بە ئێران بوو بۆیە ئەمان دەڕێگەی بە تورکیا نەدە تەداخل لە کاروباری عێراق بکە دوای ئەوش عەبادی هات ئەوەندەی وەکو مالیکی ڕێگەی بە تورکیا نەدا هیچ پەیوەندێکی لەگەڵ تورکیا نەبوو تورکیا لە 2006 پەیوەندی بەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی پارتی بەست بەهێخی بە شیمالی عێراقدا یا هەرێمی کوردستاندا و ئیتر پەیوەندیە نەوتیەکە و ئابوووریەکە و ئەوە لەوێەوە دەستی پێ کرد اینجا هەر ئەمەش بووە ئەوەی ناکۆشی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزی ینی پەیوەندی پارتی و یەکێتی لەگەڵ تورکیایە بۆکاری ئالۆزبوونی لەگەڵ عێراقیش بوو بەڵێ بەڵێ ئاستێکی بێت چونکە ئیتر لە تا پێش 2013 کەیتر بۆ ڕی هێڵی بۆ ڕی نەوتی کوردستان کەوتە کار ئیتر حکوومەتی عێراق چ شکاتی کرد لە دادگای پاریسەوە بزانام 2 ساڵ پێش لێرە باسمان کرد ئێستا شەرماوە سکاڵایە وتی بۆچی بە تورکیا هاتووی سیادەی عێراقت پێشێل کردووە بۆ ڕی نەوت لە خاکی کوردستان و عێراقەوە ئەبەی نابێ پرس بە من بکەیت لە بەغدام و حکوومەتی مەرکەزیم تورکیا هاتوو بۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە مامەڵەی کردن جا بۆی عێراق شکاتی لە تورکیا کردووە بۆچی هاتووە بۆ ڕی لە ناو خاکەکەیەوە بابێ بێ پرسی پێ بکات بەمەوە عێراقی سەردەمی عەبادی بوو نەگەم عێراقی سەردەمی ئەم سێ برادەرە کە هەرسێکیان نزیکن لە تورکیاوە محەممەد حەلبوسی و سەرۆکی حکوومەت مستەفا کازمی و سەرۆک کۆماری شەوار خۆی نزیکە و باش بەس ئێستا بڵین ئێستا زیاتر دەستی کراوەتەوە تورکیا لە سێوەردانەکانی ئەو ئێستا بۆ نمونە پێش سەردانەکەی کازمی بڵێن هەفتەی ڕابردوو لە شنگالیش بردومان هەبوو بردومانی شنگال هەبوو پەیوەندیەکی تەلەفۆنیشان ئەنجام دابوو لەگەڵ مستەفا کازمی و مستەر ئەردۆگانە لەو پەیوەندیە تەلەفۆنیا تا ڕادێک ئەردۆگان پۆزیشی هێنابووەوە بەڵام بۆ ئەمەیان وا ئەزانم لەم 1-2 هەفتەیە عێراق کۆنفرانسێکی گەورە ئەبەستێت هەموو دەوڵەتانی ناوچەکە داعوە دەکات لەو کۆنفرانسا ئەبێ ئینزارێکی ئەبێ کورد چ پارتی چی چێتی چ کورد خۆتۆ کاکە وەزیری خارجی عێراق کووردە باش چەندێک پێشووتری ژەر کورد بۆ سەرۆک کۆمار کووردە لە پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان کووردە ئەمان هەموو قسەیان هەیە کاکە تۆ میدیاکارێکیش بتوانانی ئیشکی لە هەندێشوێنە ئەمانە کوردن دەبێ هۆشداریکی ڕاستەوخۆ بن بە تورکیا ئەگەر کوردن باش ئەبێ هۆشداریکی ڕاستەوخۆ بن بە تورکیا ئەمە پێشێلی سیادەی خاکی عێراقا پێشێلی سیادەی خاکی هەرێمی کوردستانە بە پێی دەستور و ئەمە زەرەرەگەینە بە پەیوەندیەکانمان ئەگەر بیان و بیانی پەکەکەیە پەکەکە مەسەن 200 کیلۆمەتر پێنجۆن لە سنووری تورکیاوە دوورە تۆ بێستانی خەڵکتین کردو هەندێک لە محلیلەکانم ڕۆ لە میدیا عەرەبیەکان تحلیلێکی جوانیان کردو هەندێکیان ئەڵێن پەیوەندی بەوەی حکوومەتی هەرێم باجی لەسەر ئاردی تورکی زیاد کردو بۆی لە بێستانەکان و ئەنجە شوێنی داوە چکە پێشتر لەسەر یەک باری ئاردی تورکی 1.5 میلیۆن دینار باج هەبووە ئێستا کرا بە 2,700,000 بۆیە تورکیا وەکو نامەیەک نردوێتی و لە شوێنە کشتتوالەکانەیە هەندێک ئاها باس تحلیلەکەکەن بەڵام من خۆم تحلیلەکە هەروە دەکەم تورکیا جێی نابێتەوە لە دەریای سپیناوە ڕاستکە معادلەیەکی گرنگە بۆ غازی سروشتی بۆ نەوت ئەوان پاڵێکیوانان بۆ خوارەوە ئەوش دێ دەست لێ ئەوەی هاتووە ئێستا تورکیا بڵین دیارە چەند کیلۆمەتری بە تایبەتی لە پارێزگای دۆ کۆنتڕۆل کردووە یاخود جارێکی تورکیا
دەستبەرداری و ناوچێ دەبێت یاخۆ ئەو هێزانی کەیەتی بۆ درێژ مەودا دەمێننەوە من پێم وایە دەبێت ئللا هێزێکی گەورەی نەودۆڵتیوەکو ئەمریکا تورکیا ناچار بکات لەو ناوچانە بکشێنەوە ئەگینا تورکیا ناکشێتەوە تورکیا هێزێکی ناوچەی کاریگەرە لەم ناوچەیە و توانای عێراق و هەرێمی کوردستان لەم کاتەیە ئەو توانایە نییە کە بەرەنگاری تورکیا بنەوە مەگەر ئەو هەڕەشانەی کە حەجری شعبی ئەیکات یا ئێران لە ڕێگەی حەجری شعبی و بتوانێتەوە بکات چکە ئێستا حەجری شعبی هێزێکی کاریگەر و گرنگە لە عێراق هێزێکی سەربازی منەظەم و تۆکمەن لەم بودجەی 2021 زۆرترین ئیهتیمام بە حەجری شعبی دراوەکە 4.4 تریلیۆن و 200 ملیار دینار بودجە بۆ حەجری شعبی دانراوە لە بودجەی 2021 یعنی ئەمە بە بەراورد بودجەی 2022 سەتاچلیۆک و کەسرێک زیاترە ئەم بودجە و بەاحتیمامدانە بە حەجری شعبی ئەوان ناو بەناو ئەو دوور نین لەو شوێنانەی کە تورکیا حەجری شعبی لە شنگالن و ناوچانن لە بەعشەکە نزیکن بەڵێ نزیکن بەڵام ئەمە ئاکاتە سەرەوەی کە ئێران چۆن مامەڵاکە بەڵام وەکو من بە عام پێم گوتی لە سەرای بەرنامەکە گوتم ویستێک هەیە کە تورکیا و ئێران کورد لە پرسی وزە دوور بخەنەوە ئەنێ کورد لە پرسی نەوت و غازە دوور بخەنەوە چکە نەوت و غاز کورد دەکاتە سەر هاوشەشەی جیهانی ناوچەکە کورد دەخاتە ناو هاوپەیمانتیی گەورەی جیهانیەوە بۆچی تورکیا ڕەنگە ئێستا تورکیا باشترین پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە بێ بەشێکی پەیوەندی بە نەوتەکەوێ بۆچی دەیەوێت دووری بخاتەوە لە کاتێکە بۆریەکە لەوێەوە دەڕوات ئەوان بڵێن قازانجێکی زۆری لێ دەکەن لەو باجێکە وەری دەگرن بۆ بەریم لێ $3 وەردەگرن کە بە خاکیاندا تێپەڕ دەبێت کۆمپانیە تورکیەکان لێرەوە بەرێنانیان هەیە لە بواری نەوتە نا بەو شێوەیە نییە کاکە حەشیمجان بەو شێوەیە نییە ئێستا ویستێکی گرنگی جیهانی بە تایبەتی لای فەڕەنسیەکان و لای بەریتانیەکان و لای ئەمریکیەکان و لای ئیسرائیلەکان هەیە من دەبینم دەخوێنمەوە ئەوەیە کە کورد بەرن بەسەر دەریای سپیناوەڕاست هێڵی وزەی کوردستان بگۆڕن نەچێ بۆ بیناجیهان بچێ بۆ ڕۆژاوی کوردستان لە سووریا بچێتە قوبرس و ئەو حەوزە ئاوی کە باسێکم لەو ساوە لە سەرای بەرنامەکەەوە چکە خۆ دەزانین ڕۆژاوی کوردستانیش عادەتەن سووریا بەشی ڕۆژاوای سووریا کە لای تەرتوسۆوانەوەکە بە زراعەت بەناوبانگە بەڵام ناوچە کوردیەکان ڕۆژهڵات و باکووری سووریا بە نەوت و غاز بەنابانگە 92% نەوت و غازی سروشتیەکەوێتە ناوچە کوردەکانەوە لە سووریا ئەمەش نزیکن لە عەفرینەوە گەیشتنە سەر دەریا بۆی عەفرینی داگیر کرد تورکیا و کێشانی دروست کرد ساڵانی 2010 و 2019 جا ئەوەم ترسێ هەیە کە بە هێڵی بۆڕی کوردستان لەگەڵ هێڵی بۆڕی ڕۆژاوی کوردستانە بچێتە سەر دەریای سپیناوەڕاست بۆ ناو ئەو هاوپەیمانەتی کە باسم کرد بۆیە یانەیە کوردم پرسە دوور بخەنەوە ئەمە ترسێکی گەورەیە لای تورکەکان باش بەس ئەو پەیوەندی کە پارتی دموکراتی کوردستان هەیەی لەگەڵ تورکیاوە دەکات لە داهاتوودا تێک گۆڕانکاری بەسەردا بێت خۆ پەیوەندێکی بێز یاخود ئێستا قسە لەسەرەوە دەکرێت بۆ نمونە پەیوەندی یەکێتی لێرە بە وەکو پەیوەندی لەگەڵ ئێران بە هەمان شێوە پەیوەندی تورکیا وەکو لەگەڵ پارتی وەکو حەزب ئەنی شتێک نێ بەناوی بڵم پەیوەندی مؤسساتی بڵین لەگەڵ وڵاتانی ناوچەی خۆی لە واقعدا ئەبێ ئێمە کە بکرێت پرسیارەکە جەنابەت چی لێ بکەین بۆی ئێمە بەرگە بەم مشکلە گەورانە بکەینەوە بۆی کوردستان بپارێزین لە سەردەمی درۆنەکان ئێمە ئاسایشی بیر لە پاراستنی ئاسایش نیشتیمانی کوردستان بکەینەوە بێ لە سەرسێ ئاسی گرنگیش بکەین من کاتی خۆی ئەمن بە بەرپرسانی باڵای کوردستان و تۆ پێش ڕفراندۆم و دوایش ئێڵێمەوە ئێستژار ئەرە ئەو قسەیەم هەیە ئاستێک هەیە کە ئێمە لە ئاستی دەرەوە هیچ ناوەندێکی تۆژینەوە و دراساتمان نییە کە لۆبیمان بۆ بکە کاک حەشیمجان ئێمە لە چێڵگەی دەرەکیدا لە فێڵدی دەرەکیە مەسەلەن لە واشنگتۆن ئەرمەنەکان بەرزترین لۆبیان هەیە لە ناوەندە حساسەکانی دنیا لە ئاستی ئەکادیمیایان دروستکردنی ینی تێگەیشتن لە پەیوەندەکانی هێز لە پەیوەندی نەودەوڵەتەکانە لە ئاستی دەرەوە بەیارە هیچمان نەکێڵاوە یەک ئیشمان نەکردو کەم بەدەگمان ئەوەیەت ئەنها کارە ساتەکانە وەکو عفرین و کۆبانی و ئەمە ئەنفال و گازبارانە ئێمە بە خەڵکە ناسێنێ لە دەرەوە هیچی ترمان نەکردو لە ڕووی زانستیەوە ئێمە بین 4 سنتەری توێ من بۆ خۆم خاوەنی سنتەرێکی دراساتم لە قوبرس دامناوە ئەم تورکایی کە لەم لەو ساوە زەمیەکەی ناڕخنێگرن ئامادەیان نیشانداوە دەعمیە مەبکەن جارێک نەوت دە جاریش قوبرس بە هەمان شێوە فەڕەنسا ئێمە ئیجازەمان لێکی ئەوروپای 4 ساڵ حکومەتی هەرێم گاڵتە بە ئێماکە 380 پەیپەری ئەکادیمیمان بڵاو کردوەوە هیچ کام دەستگا سەرۆکایەتی هەرێم هەر لە نووسنگی کاک مەسعود بەرزانیەوە ماڵی مام جەلالتەوە کورە هەرچی دام و دەستگای حکومی و حیزبی ئەم وڵاتە هەیە ئێمە پرۆژە و پێشنیار و دۆکۆمنتمان بۆ ناوردن 3 ساڵە 4 ساڵە لایەنە
دەستی بە دەستیمان پێکەن ئەوە مەگاڵتان پێگەی بەسەر سەر سەرچاومەشتمەوە بەیانی لە شوێنی خۆمدان شم مامەسای زانکۆم بۆیە ئەمانە گاڵتەیان بە عەقڵی خوێنەواردی کاک حەشیم جان لە ئاستی دەرەکی هیچ شتیان نەکردووە لۆبیان نەکردووە دیراساتی زۆرمان نییە حکوومەتی هێرم لە دەرەوە کاکە بە ملیار ئەمانە پارە سەرفەکەن بۆ میدیا و بۆ میدیاوان و بۆ سۆشیال میدیا بۆ ئەم شەڕێکی سەر سلێمانیا هەیە بۆ ئەمەی کە لەبەی نیشێت و پارتیا هەیە بەڵام نهاتون چوار ناوەندی توێژینەوەی ڕێکوپێک بخەنە سەر پێ لە دەرەوە ئەمە کۆنفرانسەکە ئەمە توێژینەوە ئەکە ئەمە مەترسیەکانە بۆ دیاریەکە ئەمە عەقڵی گەورەیەنێت ناو پرۆسەکانەوە ئەمە ئیستیشاراتت بۆکە ئەمە لۆبی بۆکە ئەمە بزنس بۆکە ئەمە بۆ خەڵکە بۆ نێرە بۆ دکتۆرا و ماستەر ئەمە دەیان شتی گەورە بۆکە لە دنیاە اینجا لە ئاستی عێراقیشە ئاستی دووەمە ئێمە نەمانتوانیوە مامەڵێکی تەم دروستمانەوێت لەگەڵ عێراقا بۆکو پێویست ئیسفادە لەو دۆخە شێواوەی عێراق بکەین بۆ بەژۆندی نیشتیمانی کورد بەکاری بێن لە ئاسی ناوخۆشە من پێم وایە ئێستا ئەگەر 4000 بێ بە سایقی تەکسی و جوان بۆ شرۆڤاکە پێویست ناکە ئێمە قسەی بکەین باسی وەزعی ناوخۆی کوردستان بکەین و واقعەکە پێش چاوە باش بەس سەبارەت بە پەکەکە و تورکیا پێ دوایە بە دووری زانیزارێک تر بگەڕێنەوە بۆ توێش ئەوەی کە پێش 2000 و بڵند 2013 هەبوو نەخشەکەی ئاشتیە بوو کێشەکان جارێکی قورسە بگەڕێنەوە لەوێ ئەو کاراکتەرانە نەماون کە ئەو توێژانە کرد مەسەن کاراکتەرە سەرچەکان ئێمە لە پرۆسی ئاشتیا هەنی من ئەوەی کە لێ ئاگدار بوومە لای برادرانی پەکەکە و لای برادرانی چێتی و پارتیشۆ خودی جنابی کاک مەسعود و خودی جنابی مامجلال بە ڕەحمەت بێت بەتایبەتی جنابی مامجلال دەوریشی کاریگەری هەبوو لە دروستکردنی ئەم پرۆسی ئاشتیا ئەین چ کاک مەسعودیش و چ جنابی مامجلال بەڵام ئێستا جنابی مامجلال لە ژیانە نەماوە کاک مەسعودیش لەو موقعەت و سەردەمەی پێشووتری دە 15 ساڵ پێش ئێستایان نەماوە وەکو بڵین پێویستیان لەگەڵ پەکەکەڵۆزەکان نە سەردەمەکە ئەو سەردەمەیەنە من و تۆ ئەو من و تۆی جارانینە جنابی کاک مەسعودی ژۆ کاک مەسعودی 15 ساڵ پێش ئێستەیە بۆیە ئەم واقعەکەش ئەو واقعێکی ترە ئەمە دروست نابێتەوە ئەو چکە ئەوەی دروستبوونی پرۆسی ئاشتی دەیان شخصیاتی گەورە لە دنیای لە کوردستانیشا دەوریان تیابینی ئیسە بە ئاسانی ئەوە دروست نابێتەوە بۆیە تورکیا ئێستا دەستی کردەوە بەرهێنانی ئەم درۆنانە چەندین کۆمپانیایە ناوە درۆن دروست ئەکا پیشەسازی درۆن هەم ئەی فرۆشێ بە وڵاتانی سێ وڵاتی ئەوروپی درۆن لە تورکیا ئەکڕن هەمیش بەکاری هێنێ بۆ دژی کوردەکە و تورکیا خاڵی ئەخیریشم کە من باسم کردووە ینی ئەم ڕۆژ لە وتارەکەمە ناتوانێت هیچ حرەکەیەکی ئەم حرەکەی کە دژی کوردستانێکا بەرامبەر بە هیچ هێزێکی تری ناوچەکە بیکە ناتوانێت لە لیبیا ئەمە بکە ناتوانێت دژی ئیسرائیل لە ساڵی 2010 لە سیوێکی 5 تورکیا دەیان کەسی تورکیا ئیسرائیل دەیان تورکی کوژ لە کەشتی مافی مەرمەڕەیە تورکیا نەیوێرە جواب باتەوە نە بەرامبەر میسر توانێت قبرس دوو گەڕەکە لە بندەسی تورکیا 40 ساڵە تەحەدای تورکیا ئەکا وەکو دەوڵەتێک ناتوانێت ئەم تاسەڕفاتەی کە بەرامبەر کوردستانێکە بەرامبەر بە قبرس بکە نە بەرامبەر هیچ ئەرمەنەکانیش ناتوانێت بکە تەنها بۆ ژیانی کورد و بۆ هەرچی درۆن هەیە یان لە کوردستانە لە لیبیا درۆنەکانی تورکیا بەڵام لیبیا ئیمارات لە ئەزەربایجان هەفتەری بوو سەرکەوتی ئەزەربایجان بەسەر ئەرمینیا هەر درۆنەکانی تورکیا نەبوو نازانی شەرت نییە ئیسرائیلیش لەوێ دەوری بینی رووسیاش دەوری بینی ئێران تا ڕادێک مووقعی هەبوو و ئەمریکا دەخولاتی هەبوو مەسەلەکە تورکیا نەبوو ڕاستە تورکیا دەوریی گرنگ هەبوو بۆیە باشە کاتمە زۆر کەمەوە بەزۆکو توێش قورسە بگەڕێنەوە بۆ توێش یاخود سەبارەت بە پارتیکرێکارانی کوردستان شەندێکیان پێیان دەڵێن بۆ نمونە بۆ ئاسایی شەرێمی کوردستان گرنگە لە سنوورەکە هەندێکیان پێیان وایە نەخێر بۆ ئاسایی شەرێمی کوردستان کەوتۆتە مەترسیەوە بۆی بوونی ئەوانەوە کامیانە من پێم وایە پارتی کرێکارانی کوردستان دەبێت ژیرانەتر مامەڵە بکات واقع هەرێمی کوردستان لە پێش چاو بگرێت ئەو ئەبستراکتێتە لە بیرکردنەوەیانە نەهێڵن یعنی ئەم واقعی کە لە هەرێمی کوردستان ئابی پارێزن هەرێمی کوردستان نەخەن بیانونە دەن بە دەستورچاوەوەی کە باس ئەکرێ ینی حرکاتێک نەکەن کە ئێمە ژحراز بکەن لە هەرێمی کوردستانەوە خۆشیان بە زەرەری گەورە لی دەربچن کە کشانەوەی لە قەندیل و هاتنیانە بۆ ئەم ناوچێت بۆ هاتون بۆ شارەکان بەڵێ بۆ ناو شارەکان ناتون بەڵام لە دەرەوە ئێمە باشکرا ینی شتەکان زۆر بڵێن دێنە پێشەوە هەموو ساڵی زیاتر 4-5 ساڵ زیاتر ئەبیندرێن و ینی ئەویان هەیەکی بەشتە نەشتەوە یعنیوانش کوردن لە ڕێگ و ڕوشیان لەم ناوچەیە هەیە خەڵکی کوردی ێرەش و هەر چوار پارچەی کوردستان لە گەریران لە قەندیل ئەمە واقعەکە بەڵام وەکو باسم کرد دەبێ ئەوانش ینی احترامی سیادەی هەم عێراق و هەم هەرێمی کوردستانیش ئەو دۆخەی کە دروستی کردو چکە تاکە کیان ئەگەر ناوی بنەم کیان یا حکوومەتە لە هەر چوار پارچەی کوردستانەکە باش بەساڕادێک ئارام وەکو دوا پرسیارم پێشتر گرژێکی زۆر هەبوو لە نێوان هێزەکانی پارتی و پەکەکە ئێستام گرژێت تۆزێک کەم بۆتەوە تایبەتی لە سنووری پارێزگای بەردەوام لە حەزەران بە تایبەتی لە سنووری ئامێدی
لە ناوچەی مەتینا هێزی پێشمەرگای کوردستان هەیە و لەوێش بەردەوام لە حەزەران بۆم بۆ یەکتری دانن خێسە لە یەکتریەکەن و گەرمیانیەکڵێ ئەمە هەیە تورکیاش هەر بەشدارە لەمەیە و ئاگداری ئەمێ لە ڕێگەی مانگی دەستکردەوە لە ڕێگەی درۆنەکانەوە بەڵام من پێم وایە دەبێت گفتوگوی هیچ نەبێژێر بە ژێران هەبێ بۆی بتوان بە هەردووچان پارتی دیموکراتی کوردستان و پێکەکەەوە گەر ناویچێتی نیشتمانی کوردستانی شەواقعەکە بێت ئەم ئەزمونەیان ئەمە ناوێنێ ئەزمونیان چی ئەم وەقعی کە هەیە لەمە بەرەو خراپتری نەبن دەرفەتەکانم دۆزنەوە بۆی نەجاتمان بێ نەکەین ناو ئەم گۆمە ئاوە و لە مەترسیەکانیش دەربازمان بێت تێپەڕینەوە تەحەدیاتانی کە هاتووتە ئارام. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی یونیڤەرسیتی مێدیتریانە بۆ توێژنەوەرەمە سوپاس دەکەم. سوپاسی کاک مەریوان تیاوک شارەزای کاروباری تورکیاش دەکەین کە بۆی خەلەیەکەونەمان توانی وەری بگەین لە ئەنکەرەوە. سوپاس بۆ بینێرانی بڕە سوپاس بۆ کارم تا بەرنامەیەکی دیکە خۆتان لەگەڵ.